پەتای سکچوون بە ڕێژەیەکی زۆر لە ناو پارێزگای سلێمانی دەوروبەری زیادی کردووە و ئەمە شتێکی چاوەڕوانکراوە بۆ ئێمە هەموو ساڵێک لەم وەرزانە پەتای سکچوون زیاد دەکات بەڵام ئەوی کە جێگەی ترس و دڵە ڕاوکەی ئێمەیە بەپێی ستاندەردە جیهانیەکان 5-6 ساڵ جارێک پەتای کۆلێرا بڵاوە بێتەوە کە یەکێکە لە خراپترین جۆرەکانی پەتای سکچوون ئەم ساڵ یعنی ئێمە زۆر گومانەکەین کە پەتای کۆلێرا بڵاو بێتەوە بەپێی هەرچەنە تا ئێستا بە پشکنین هیچ وڵاتێک دەرنەچووە کە کۆلێرا بێ بەڵام بەپێی نیشانە سەریریەکان گومانەکەین کە ئەم پەتای کۆلێرا بێ بۆیە ئامادەکاریمان بۆ کردووە داوا لە هاوڵاتیانەکەین پابندی ڕێنمایە تەندروستیەکان بن چونکە بەڕاستی پەتای سکچوونیش پەتایەکە ئەتوانم بڵێم لە قۆناغێکا پەتایەکی کوشندەیە بۆیە ئێمە ترسمان لێ نیشتووە و لەبەرەوەی ژمارەکە زۆر زیادی کردووە لە پارێزگای سلێمانی و خۆتان نەزانن دوێنێ ئیتر بە تەواوەتی جێگەمان لە نەخۆشخانەی شار نەمابوو بۆیە نەخۆشخانەی شەیدێمنمان تەرخان کردووە بەس بۆ پەتایە داوا لە هاوڵاتیانەکەم پزیشکی پسپۆر پزیشکی پایە بڵند کارمەندی تەندروستی شوێنی گونجاو لە نەخۆشخانەی شەیدێمن کە پێوتر نەخۆشخانەی جمهوری سلێمانی سەقەبرانەکە لەوێ تایبەت کراوە بە پەتای سکچوون و هەموو دەرمان و پێداویستێکی پێویست لەوێ هەیە داوایان لێ یەکەم هەر کەسێک تووشی کێشەی سکچوون بوو سەردانی ئەوێ بکە سەردانی هیچ نەخۆشخانەیەکی تر نەکا چونکە دوایی هەرە گوازرێتەوە بۆ ئەوێ